بەشداری بکەم لە قولی مەشقی هاوینەی ئاسەسە کاتوانین ئەزمونێکی باش تۆ بکەمەوە لە قولی پراکتیکی و بەپێی ئەم ریزبەندیە بانگی زانکۆکان و ئاسەسیێڵ هەر لە سەرەتای دامەزرانیەوە بواری پاڵپشتیکردنی گەنجان و بە تواناکردنی گەنجانی کردووە بە بەشێکی زۆر گرنگ لە استراتیژی ئیشکردنی وەکو بە جەنابتانم وت هەر لە سەرەتاوە دەستمان پێکردووە و بەردەوامیژە بین ئەمیش لە سۆنگەی ئەوەی کە ئێمە ئەزانین کە بە تواناکردنی گەنجان چ تەسیرێکی و کارلێکیشی ئەرێنی ئەکاتە سەر پێشخستنی وڵاتەکەمان بێگومان هەلو سۆنگەیەشەوە بوو کە پلتفۆرمی ئەساسمان دامەزان پلتفۆرمی ئەساس پلتفۆرمێکی گشتگیرە کە هەموو بوارەکانی بە تواناکردنی گەنجان ئەچێتە ژێر چەتریەوە هەر لە بوارەکانی ئەدەی بێ هونەر بێ وەرزش بێ بواری کارسازی بێ کە تەرکیزێکی زۆر ئەساسیمان هەیە لەسەری و هەروەها ئەم چارەکێکی ئەمڕۆژ نوێرا لە بەرچاوی جەنابتانە کە خولی هاوینەی خوێندکاران بوو لە ناو هەموو بەشەکانی ئاساسیێڵە هەم بەشێکە لە چالاکیەکانی پلتفۆرمی ئەساس ئێمە خۆشحاڵین کە ئەتوانین بڵین ساڵ بە ساڵ خوێندکارەکانمان ئەو خوێندکارانی کە بەشدارە بن لەم خولە هاوینانە کە لە مانگەکانی 7 و 8 زیاترە بێت بۆ ئەم ساڵ زیاتر لە 1000 خوێندکار بەشدار بوون لە گشت بەشەکانی ئاساسیێڵە و طبعاً ئەمیش بە هەنگیەکی زۆر پتە و وتموتۆڵ لەگەڵ سنتەری سیدیسیەکانی زانکۆکانی عێراق زیاتر بێت خوێندکارەکانمان هەن بدرێن کارە پراکتیکیەکان لە محمود بەڕێوەبەری سنتەری پەرەپێدانی کارم لە زانکۆی گەرمیان ئەمڕۆ بەشداریمان کردووە لە مەراسمی کۆتایی هاتنی خولی ڕاهێنانی تواناکان ئینترنشیپ لە کۆمپانیای ئاسیاسەڵ کە لە سلێمانی سازکراوە ساڵانە هاوینان خوێندکارانی زۆربەی زانکۆکان بەشداری لە خولێکی وا ئەکەن مەبەستیش لێرە ئەوەیەکە بە شێوەی پراکتیکی بەشداری بکەن لە ڕاهێنان بکەن لە بەشێکە پەیوەندی هەیە بۆ خۆیانەوە بۆ نمونە بەشی ئایتیە بەشی نێتوەرکە بەشی زانستی کۆمپیوتەرە لەو ماوەیە ڕاهێنانە پێکرێ بۆ ئەوەی کە بۆ دوایی بۆ بازاری کار ئامادە بن ئەویشێکێکە لە مەبەستەکان و ئامانجەکانی سنتەرەکانی پەرەپێدانی کار لە زانکۆکان بۆی خوێندکار ئامادە بێت کە دوای دەرچوونی ئەزمونێکی پراکتیکی هەبێت کە لە شوێنێکا بتوانێت هەلی کار بدۆزێتەوە و بەشداری بکات. یەک تەلەبە سێلز دوو تەلەبە هەروەها لە سپلای چینە تەلەبەیەک سڵاتان لەبێ منەوەکە خوێندکارێکی زانکۆی سلێمانی بەشی کارگەڕی بازارکردن ئەم پانێڵە زۆر باش ئەزانین و ئەم پرۆگرامیان کە هەیە ئاسەسیێڵ سوپاسیان ئەەکەین ئەمە جگە لەوەی کە زانیاریەکە بۆ ئەو تەلەبانی کە لە زانکۆن وردە وردەیتر خەریکە زانکۆ بەجێ هێڵن ئەم پرۆگرامە ئەبینن مەشقێکی هاوینەیە ئەمان وەکو کۆمپانیایکی ئەهلی خۆیان ئەم بواریان ڕەخسانەوە بۆ خوێندکاران کە تایە بە پراکتیکی و بە تیۆریش بە هەماهەنگی لەگەڵ تیمەکانی ئەوان ئەچیتە سەر ئەو کاری کە لە داهاتووە ئەو بەشێکە خۆت تاوا کردو و کاریکە لە داهاتووە تەمای بکەیت یارمەتێکی زۆر و معلوماتێکی زۆر فێر ئەگەن بڕانامەی یاپێمان کە ئێوە بەشداریمان کردو لە ساڵی 2024 سیاسەڵەکەم بۆ ڕەخساندنی ئەم هەلە بۆ تەلەبەکان هل يا بيو